لەبیرتان نەچێت کەناڵەکەم سابسکرایب بکەن تا بەردەوام بین. هیوادارم ڕێژەی سابسکرایبەکەم بەرز بکەنەوە بۆ ئەو ئاستەی کە خۆتان دەتانەوێت. ناوی شەیتان سەرەتا چی بوو؟ سەرەتا لە ڕوانگەی دینەکانی مەسیح، یەزیدی و یەهودی گوێبیستی باسێکی شەیتان دەبن، دواتر دێنە سەر ڕوانگەی دینی ئیسلام. ناوی شەیتان بۆ یەکەمین جار لە ئینجیلدا ئاماژە پێدراوە کە ئەویش لە ئاەتی یەکەمی بەشی 21 ناوی هێنراوە کە لەو ئاەتەدا بەم شێوێ باز لە شەیتان دەکات. شەیتان ویستی ئیسرائیل تووشی کێشە بکات، بەڵام گەر بێت و بە وردی سەیری ڕووداوەکان بکەین. بۆ یەکەم جار ناوی شەیتان لە کتێبی پەیامبەر ئەیوب لە بەشی یەکەم و دووەم باسی لێوە کراوە. پەیامبەر ئەیوب لە سەردەمی پەیامبەران ئیبراهیم و ئیسحاق و یاعقوب دەژیا، بەڵام ئەم کتێبە دوای مێژوو یەهود بە کتێبێکی شیعری دانرا. ناوی شەیتان سەرەتا ئەستێرەی بەرەبەیان بوو. سەرچاوی ئەم ناوە لە ئینجیلی ئەشعیا لە ئاەتی 14 بەشی 4دا هەیە. ناوێکی تری باوکی درۆزنەکانە کە ئەوەش لە ئینجیلی یوحەننا لە ئاەتی 44 بەشی 8 هاتووە. هەر لە ئینجیلی یوحەننا لە ئاەتی 31 بەشی 12 بە فەرمان ڕەوای دنیا ناوی هاتووە. وشەی شەیتان لە زمانی عبری بەواتای دوژمن دێت. لە قرنتیانی دووەم لە ئاەتی 14 بەشی 11 کتێبی ئینجیل نووسراوە کە شەیتان فریشتەیە، هەرچەندەکە بڕواکردن بە مەسەختە، بەڵام کتێبی پیرۆزی مەسیحیەکان دەڵێت کە پێش ئەوەی ئەم فریشتەیە لە پێش چاوی خوا بکەوێت فریشتەیەکی پیرۆز بووە و هەروەها زۆر جوان بوو و حکمەتێکی زۆری هەبوو و لەلایەن خوای گەورەوە هێز و توانای زۆری پێدرا بوو، بەڵام بە شێوەیەکی تەدریجی مەغرور بووە. لە ئینجیلی حیزقیال لە ئاەتی 17 بەشی 28 دەڵێت کە ئەو لە دژی خوا وەستایتەوە، هەرچەندەکە دەیویست ببێت بە جێنشینی خوا، کە ئەمەش لە ئینجیلی ئەشعیا ئاەتەکانی 13 و 14 لە بەشی 14دا هاتووە. ئەگەری هەیە کە هەندێک پرسیار هەبێت کە بوترێت شەیتان چۆن نەیتوانێت شکست بەخوا بهێنێت. هیچ گومانێک لەوەدا نییە کە شەیتان پلانێکی وردی بۆ ئەم کارە داڕشتە بوو، بەڵام دوو خاڵ هەبووە کە هیچ بیری لەوە نەکردوتەوە. یەکەم، خوا داهاتوو دەبینێت. دووەم، خوا لە هەموو شوێنێک بوونی هەیە و ئەو ئاگاداری بیرکردنەوەکانی هەموو دروستکراوەکانی خۆیەتی کە خەریکن بیلەتی دەکەنەوە. هەر لەبەرەوە بوو کە شەیتان شکستی خوارد. لەگەڵ ئەوەشدا ئەو توانی کە فریشتەیەکی زۆر هەڵخەڵاتێنێت، هەروەک چۆن وای لە حەوا هاوژینی ئادەم کرد کە تووشی تاوانکردن بێت. هەروەها لە ئینجیل لە ئاەتی 1 تا 6 بەشی 3 دەڵێت کە شەیتان وەک خوا نەمر نەبووە، چونکە خوا ئەوی لەناو کاتدا دروست کرد، بۆیە هەر شتێک کە لەناو کاتدا لەلایەن خوا دروست کرابێت بێگومان نەمر نابێت و ڕۆژێک دێت کە بمرێت. شەیتان ڕاستەقینەیە و شتێکی نەبووە و نیشانە نییە، ئەو لە دژی خوا و ئیمانداران دەجەنگێ. شەیتان هێزێکی زۆری هەیە، بەڵام هەرگیز ناتوانێت شکست بەخوا بهێنێت. شەیتان دوای ئەوەی کە نافەرمانی خوای کرد لەگەڵ ئەو فریشتانێک کە لەگەڵی بوون لە عەرشی خوا دەرکران. ئێستا کاش دێنە سەر ئەوەی کە چ کاتێک شەیتان و فریشتەکان دروستکران. لە کتێبی پیرۆزی مەسیحیەکان باز لە کاتی دروستبوونی فریشتەکان نەکراوە، بەڵام دیارەکە ئەوان پێش مرۆڤ دروستکراون. هاتا خوای گەورە بە پەیامبەر ئەیوب دەڵێت کە ئایا دەزانین لە نێوان شادی دەربڕینی ئەستێرەکانی بەرەبەیان و فریشتەکانی ئاسمان زەوی دروست بووە، کە سەرچاوی ئەمەش دەگەڕێتەوە بۆ کتێبی پەیامبەر ئەیوب لە ئاەتی 6 بەشی 38. یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە خوا فریشتەکانی دروست کردووە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ببینن چۆن زەوی و ئاسمان دروست دەکرێت. خوا بۆچی شەیتانی دروست کرد؟ لە کتێبی پیرۆزی مەسیحیەکان واتە ئینجیل باز لە هۆکارەکانی دروستکردنی شەیتان نەکراوە، بەڵام لە ئاەتی 31 بەشی یەکەم ئینجیل هاتووە کە دەڵێت خوا هەموو شتێکی بۆ خۆشگوزەرانی دروست کردووە، نەک بۆ دروستکردنی ئاشوب و ناخۆشی. هەروەک چۆن لە قورئاندا باز لەو دەکرێت کە خوای گەورە بەخشندە و میهرەبان و لێ خۆش بووە. هەر بۆیە شەیتان سەرەتا فریشتێکی پیرۆز بووە کە خاوەن ئیرادەیەکی ئازاد بووە، هەروەک چۆن مرۆڤ خاوەن ئیرادەیەکی ئازادە، بەڵام دواتر لە دژی خوا وەستایەوە، هەروەک چۆن لە ئێستادا مرۆڤانێک لە دژی خوادا دەوەستنەوە و دەڵێن کە خوابوونی نییە و خوا ئاگاداری ئادەم و حەوای کردبوو کە بێ فەرمانی ئەو نەکەن، کەواتە فریشتەکانیش ئاگادار کراونەتەوە کە بێ فەرمانی خوا نەکەن، بەڵام شەیتان و ئەو فریشتانێک کە لەگەڵی بوون هەرچەندەکە ئاگادارش کرابوونەوە، بەڵام لە دژی خوا وەستانەوە و بێ فەرمانیان کرد، کەواتە تەنها شەیتان لە عەرشی خوا دەرنەکراوە، بەڵکو کۆمەڵەیەک لە فریشتەکانش لەگەڵی دەرکراون. شەیتان لە ڕێگەی فەرعەون دەیویست ئیسرائیل لەناو ببات، بەڵام بتپەرستەکان موعجیزەکانی خۆیان بینی و نەیانتوانی ئەم کارە بکەن. شەیتان وای لە پەیامبەر ئەیوب کرد کە گومان لە دڵسۆزی خۆی بکات لە بەرامبەر خوا، کەچی ئەو ناخۆشانی کە بەسەری هاتن وای لێ کرد خوای گەورە بە چەندین هێندە بەرەکەت بخاتە ژیانیەوە. بێفەرمانی ئادەم بووە هۆی ئەوەی کە کۆمەڵێکی زۆرتر تووشی تاوان بن، بەڵام پەیامبەر عیسا بووە هۆی ئەوەی کە خوا زۆرێک لە مرۆڤەکان بەبێ تاوان دابنێت. سەرچاوی ئەمەش ئینجیلی ڕومیان ئاەتەکانی 18 و 19 بەشی 5. مرۆڤایەتی تووشی زۆرها تاوان ببوون،
بەڵام پەیامبەر محەممەد صلی الله عليه وسلم مزجێنی بۆ مسلمانەکان هەیە کە ئەوەی عیبادەتی خوا بکات و لا فەرمانەکانی دەرنەچێت پاداشتەکەی چوونە بەهەش دەبێت. بەم شێوە شەیتان تێدەکۆشێت تا کێشە و ناخۆشی تووشی مرۆڤەکان بکات. بەڵام خوای گەورە دەیەوێت کە هیچ کەسێک لە کێشە و ناخۆشیدا نەبێت و هەمیشە لە خۆشیدا بن. هەر بۆیە سزا و پاداشی داناوە بۆ هەر دروستکراوێکی خۆی کە چۆن فەرمانبەرداری ئەو دەبن و چۆنش بێفەرمانی ئەو دەکەن. چیرۆکێک هەیە کە بەم شێوە باسی لێوە کراوە. خوای گەورە و شەیتان دەربارەی پەیامبەر ئەیوب گفتوگۆیەکان کردووە. شەیتان بەخوای وت کە ئەیوب بۆیە بێفەرمانی تۆ ناگات چونکە سامانێکی زۆرت پێداوە. مەبەستی شەیتان لەوە ئەمە بووە کە هەندێک کەس لەبەر ئەوەی کە خوای گەورە سامانی پێبەخشیوە تاعاتی دەکەن ئەگەر ناکێشەی ئیمانی لە دڵیاندا هەیە. لەم گفتوگۆیەوە بۆمان دەردەکەوێت کە هەموو شتەکان لە ژێردەستی خوای گەورەن و شەیتان بەبێ ڕێگەپێدانی خوا ناتوانێت هیچ کارێک ئەنجام بدات. خوای گەورەش بۆ ئەوەی کە بە شەیتان نیشان بدات بۆ چوونەکانی ڕاستنین ڕێگەی بە شەیتاندا تا پەیامبەر ئەیوب تووشی ڕەنج و ناخۆشی بکات. هەر بۆیە پەیامبەر ئەیوب جۆرەها ناخۆشی و نەخۆشی بینی کەچی لەو دۆخەشدا هەر بێفەرمانی خوای گەورەی نەکرد و لەو تاقیکردنەوەی سەرکەوت و بۆ شەیتان سەلمێنرا کە مرۆڤ لە توانایدا هەیە لە هەر دۆخێکدا بێت هەر تاعەتی خوای گەورە بکات. پرسیارێکی تر هەیە ئایا شەیتان و ئەو فریشتانەی کە دژایەتی خوای گەورەیان کردووە دەتوانن تەوبە بکەن؟ لە وڵامدا لە ئینجیلی دۆم تیمۆتاوس لە ئاەتی 26 بەشی دۆم هاتووە کە شەیتان و فریشتە دەرکراوەکان ناتوانن تەوبە بکەن چونکە تەوبە تەنها بە مرۆڤەکان بەخشاوە. فریشتەکان ڕوحن. خوا مرۆڤەکانی دروست کرد تا فریشتەکان ببینن چۆن خوێنیان دەڕژێت و تووشی گوناح بن چونکە فریشتەکان کە لە ڕوح دروستکراون خوێنیان نییە و هەز بەوە ناکەن بۆیە تا ماون بەهۆی ئەو تاوانەی کە ئەنجامی دەدەن دەبێ هەر لەو سزایانەدا بمێننەوە. هەر لەبەرەوە شەیتان و ئەو فریشتانێک کە بێفەرمانی خۆیان کردووە ناتوانن تەوبە بکەن و جارێکی تر لەگەڵ خوا ژیانی خۆیان بکەن چونکە ئەوان بەویستی خۆیان خوایان جێهێشتووە. ئەو فریشتانە دەیانزانی کە ئەگەر بێت و بێفەرمانی خوا بکەن تا هەتایە لە عەرشی خوا دەردەکرێن. هەر بۆیە دوای ئەم بێفەرمانیە دۆزەخ دروستکرا بۆ ئەوانەی کە بێفەرمانی خوا دەکەن و ئەو فریشتانش لە کۆتاییدا شوێنیان دۆزەخ دەبێت هەروەک ئەو مرۆڤانەی کە بێفەرمانی خوا دەکەن و لە دۆزەخ سزای خۆیان وەردەگرن. ئێستا کە لە دینی مەسیحیەت دێنە دەرەوە شەیتان لە زۆرێک لە دینەکان و مێتۆلۆژیەکاندا بڕوابەوە دەکرێت کە بوونەوەرێکە مرۆڤایەتی بۆ ئەنجامدانی خراپە هان دەدات و سەرچاوی هەموو خراپەکاریەکانە. لە زۆر کاتدا بەناوی ئیبلیسیش ناوی دەهێنرێت. هەروەها لە دینی ئیسلامدا بەم شێوە باسی لێوە کراوە کە لە فەرمانی دروستکراوی خۆی واتە خوا دەرچوە و هەوڵ دەدات مرۆڤ لە خشتە ببات و وایان لێ بکات بێ فەرمانی خوا بکەن و تووشی سزایان بکات کە سزاکەیان دۆزەخە. هەروەها باز لەو دەکرێت کە چەندین کۆمەڵە هەن پشتگیری لە شەیتان دەکەن. لە میسری کۆندا خوای ڕەشەبا و تاریکی واتە سێت لە کاتێکدا کە لەگەڵ خوای ئاسمانەکان واتە کە لە شێر جەنگاوە شکستی خواردۆ و بەرەو بیابان ڕۆشتووە و بووەتە سیمبولی خراپەکاری. لەو کاتێککە عیبرانیەکان لە میسر ڕژیان بە زمانی عیبرانی چیرۆکەکان نووسراوە وشەی شەیتان لە لای عیبرانیەکان هەروەک سەرەتا باسم لەوە کرد بە واتای دوژمن دێت هەروەها بە واتای خراپەکار و تێکدەرش دێت کە سەرچاوی وشەکە لە ساتانەوە هاتەوە لە عیبرانیەوە بۆ لاتینی و یۆنانی و لەوێشەوە بۆ زمانەکانی تر گواستراوەتەوە. بە زمانی عەرەبیش بە شەیتان ناوی دەهێنرێت واتە کەسێک کە میهرەبان نییە و لە حەق و ڕاستی دوور دەوەستێ. هەروەک چۆن لە دینەکانی ئیسلام و مەسیحی و یەهودی باز لە شەیتان دەکرێت هەر بەم شێوەش لە ناو یەزیدیەکانشدا هەیە. بەڵام لێرەدا تایبەتمەندەکانی شەیتان جیاوازترە لە بەرامبەر دینەکانی تر. لە ناو یەزیدیەکاندا خوا تەنها دروستکەری دنیایە بەڵام ئەو کەسە نییە کە دنیا هەڵدەسوڕێنێ. شەیتان لە لای یەزیدیەکان بە نێوەندی نێوان مرۆڤ و خوا دادەنرێت. شەیتان بە ناوی تاوس یاخود مەلیکە تاوس ناوی دەهێنرێ و بە باڵندەی تاوس دەیشوبهێنن. بە جۆرە یەزیدیەکان بەهۆی هەبوونی شەیتان پێویست ناکات خوا بپەرسترێ. بە پێچەوانەوە دەبێ مرۆڤایەتی مەلیکە تاوس بپەرستن تا لە خراپەکاریەکان بەدوور بن. بە جۆرەی ئەم دینە بێت مەلیکە تاوس سەرچاوی هەموو باشی و خراپیەکانە بۆیە بە پەرستنی ئەو لە خراپە بەدوور دەبن و بەرەو باشی دەڕۆن. هیچ بڕوایان بەلێ پرسینەوەی ڕۆژی دوایی واتە قیامەت نییە. بە جۆرەی هەڵسوکەوتی هەر مرۆڤێک دنیا بۆی دەبێت بە بەهەشت و دۆزەخ. هەروەها دەڵێن کە مەلیکە تاوس سێبەری خوایە لەسەر زەوی. لە دینزاکانی پێش یەزیدیشدا باز لەو دەکرێت کە شەیتان بێ فەرمانی خوای کردووە و لە بەرامبەر ئەو کارانێک کە پێشتر بۆ خوای کردووە و بۆ ئەوەی کە خۆی بسەلمێنێ توانیویەتی دەسەڵاتی هەڵسوڕاندنی زەوی بگرێتە ئەستۆ و مرۆڤەکان کەوتونەتە ژێر دەستی ئەو. بەڵام لە دینی ئیسلامدا بە هیچ شێوێک ئەم بۆ چوونەبوونی نییە چونکە لە قورئانی پیرۆزە بە وردی باز لەوە کراوە کە شەیتان چۆن بێ فەرمانی خوای کردووە و چۆن لە عەرشی خوا دەرکراوە و ئێستا کەش خەریکی چیە لەسەر زەوی.
ئێستا کەش کەمێک لە ڕوانگەی دینی یەهودی باسی شەیتان دەکەین. لە تەوراتدا ناوی شەیتان بە ئازازەل دەهێنرێت. لە تەوراتدا 3000 ناوی ئازازێل هاتووە، هەر بۆیە بە واتای فریشتەی کەوتو دێت کە سیمبولی ئازازەل بزنا. لە کۆبوونەوە یۆنکیبی موساویەکاندا کۆهان گادۆڵ واتە ڕاهیبەی سەرۆک کاتێکەدان بە تاوانی خەڵک دەنێت دەستەکانی خۆی لە سەرسەری بزنێک دادنا، دواتریش بزنەکە لەسەر بەرزایەکی بەرز هەڵدەدرایە خوارەوە. بەم شێوەیە پێیان وابوو کە خوا لە تاوانەکانیان خۆش دەبێت. لە کتێبی هانوکودا هاتووە کە ئازازێل هاتوتە زەوی و لەگەڵ جنەکان پەیوەندی بەستووە. لە کتێبی هانوکودا هاتووە کە سەرچاوی خراپەکاریەکانی سەرزەوی بەهۆی فریشتەکەوتوەکانەوەیە، واتە شەیتان و ئەو فریشتانێک کە لەگەڵی بوون. لە بەشی حوتەمی کتێبەکەدا سەبارەت بە فریشتەکەوتوەکان بەم شێوە باسێکی لێوە کراوە. تا ژمارەی مرۆڤەکان زیاد دەبوون، کسانی زۆر جوانیان دەبوو. فریشتەکەوتوەکان واتە فریشتە دەرکراوەکان ئەوانیان بینی و هەستیان بە شەهوەت کرد لە بەرامبەر ئەواندا، هەر بۆیە بە یەکتریان وت کە وەرن با لە نێوان مرۆڤەکان بۆ خۆمان خێزان هەڵبژێرین و لەوانەوە منداڵمان هەبێ. دواتر سەرۆکەکەیان سێنیازە بەوانی وتکە لەوە دەترسم کە باو تاوانێک کە ئەنجامی دەدەن من بە تەنهای سزاکەی بدەمەوە. ئەوانش بەویان وت کە سوێن دەخۆین هەرچێکی ڕوو بدات واز لەم پلانی خۆمان نەهێنین. دواتر هەمویان بەیەکەوە سوێندیان خوارد و بەڵێنیاندا کە ئەم پلانە ئەنجام بدەن. ڕێک 200 دانیان هاتنە خوارەوە شاخی هەرمون. ئەو شاخەواتە شاخی هەرمون واتاکەی شاخی نەفرین کراوە. زوکە بۆ ئەم کارە سوێندیان خواردووە کە نەفرین لەو کەسەیان بێت کە لەم کارە پەشیمان بێتەوە. دواتر هەر لەم کتێبە دەواتە کتێبی هانوکۆن درێژە بە بابەتەکە دەدرێت و نووسراوەکە لەگەڵ سەرۆکەکەیان بەیەکەوە هەموو فریشتەکان خێزانێکیان بۆ خۆیان هەڵبژارد. دواترش هەستان بانجامدانی جوودبوون لەگەڵ مرۆڤەکان. لەگەڵ ئەوەشدا مرۆڤەکانیان فێری جادوو دەکرد. دواتر ئافرەتەکان دووجیان بوون. دواتر منداڵەکان هاتنە دنیا و باڵایان بە تێپەڕبوونی کات دەگەیشتە 130 مەتر کە ئەمەش لەگەڵ باڵای خۆیان زۆر جیاوازتر بوو. دواتر مرۆڤەکان و وایان بەسەر هات کە نەیان دەتوانی بەخێویان بکەن، بۆیە ناویان لێنرا دێوەکان. ئەوانیش هەموو ئەو شتانێک کە مرۆڤەکان پێشتر دروستیان کردبوو لە ناویان برد، بۆیە دێوەکان بۆ بەدەستهێنانی خۆراک مرۆڤەکانیان دەگرت و دایان خوارد. دواتر تاوانیان لە بەرامبەر هەموو جۆرە گیاندارێک دەکرد و دواترش دەستیان کرد بە خواردنی یەکتر و هاتا خوێن یەکتریشان دەخوارد. ئازازەل بە جۆرەی بۆ چوونەکانی کاباڵا ئەو ناوەیە کە بە سەرۆکی فریشتەکەوتوەکان واتە ساتان دراوە. بە زمانی ئەبرانی ئەل بە واتای خوا دێت، واتای وشەی ئازازەل واتە لەلایەن خواوە پشتیوانی لێ دەکرێت. ئەو دروستکراوە تایبەتیانی کە خوای گەورە دروستی کردوون هەمویان بە وشەی ئەل یاخود ئێل پەیوەست کراون. ئەمەش واتای ئەوەیە کە ئەم دروستکراوانە پەیوەستن بەخوا، بۆ نمونە جبرائیل، میکائیل، ئیزرائیل و ئیسرافیل و هەتا دوایی. بەم شێوەیە فریشتە دروستکراوە تایبەتیەکان بەم پاشکرەوە واتە ئێل پەیوەستن. لە بڕوای یەهودیەکان ساتان یاخود ئازازێل بەم شێوەیە باسی لێوە کراوە. تۆ خاوەنی جوانی و پڕ حکمت بووی، تۆ جوانترینی هەموو دروستکراوێک بووی، تۆ لەناو باخچەی خوا بووی، ئەو باخچەیە کە بە یاقوتی زەرد و گەوهەری سوور و ئەلماسی سپی و تەواوی گەوهەرە بە نرخ و جوانەکانی ترەوە داپۆشراوە. تۆ لەسەر شاخە پیرۆزەکەی خوا بووی، بە ئاگرێکەوە لەسەر تەواوی بەردەکان دەڕۆشتی تا ئەو کاتێک کە خراپەکاری لە ناخدانرا، لەو کاتەیەوە کە دروستکرا بووی بێکەم و کورتی بووی. تۆیان لەگەڵ خراپە پڕ کرد و تۆش تاوانت ئەنجامدا، هەر بۆیە لە شاخی خوا تۆیان فڕەدا، لەسەر بەردەکان تۆیان هێنایە خوارەوە، تۆیان لەسەر زەوی کردە خەڵوز، بۆیە بۆ هەتایە لەناو دەچی. با جۆرە چیرۆکی ناو کتێبەکانی سەتانیزم بێت. پێش ئەوەی کە مرۆڤ دروست ببێت دنیا پڕ بووە لە جنەکان، وەشەی جن بە واتای داپۆشرا و نەبینرا و بوونەوەرەك دێت کە دەبینێت. بە تێپەڕبوونی کات ژمارەیان زۆر ببوو و لە نێوان خۆیان چەندین کۆمەڵیان دروست کردبوو. لەو کاتەدا ئیبلیس یاخود ئەوەی کە بە شەیتان ناوی دەهێنرێ لەسەر زەوی لەدایک بووە. لە کاتی لەدایک بوونی ئەودا جنەکان زۆر ببوون و چەندین کۆمەڵیان لێ دروست ببوو. هەتا ئەو کاتەش جنەکان خۆیان دەپەرست. ئیبلیس هەروەک ئەوانی تر خۆی دەپەرست و وەک عەبدێکی بێتاوان لە ژانی بەردەوام بوو. پەرستشی ئەو وای بەسەر هات کە سەرنجی فریشتەکان بۆ خۆی ڕاکێشا. دواتر فریشتەکان سنووری گەردوون و زۆرێک لە زانستەکانیان فێری ئەو کرد. بەم شێوەیە ئیبلیس هەموو ئەو زانستەی وەردەگرت کە بتوانێت کۆمەڵەیەک لە جنەکان لەگەڵ خۆی ببات بۆ دەرەوەی زەوی هەتا بۆ ئەو سەری گەردوون. دوای ئەوە جنەکان بە بەکارهێنانی زانستی دەستی خۆیان بەڕێخستنی کۆردیناتی ئەستێرەکان خۆیان بۆ گەشتی گەردوونی ئامادە کرد. دوای ئەوەی کە ئیبلیس و کۆمەڵەکەی لە زەوی جیابوونەوە، ئەوانەی کەمابوونەوە لە ماوەی 7000 ساڵی نەبوونی ئیبلیس تووشی شەڕ و ئاژاوە بوون و دەستیان کرد بە کوشتنی یەکتری. هاوسەنگەکانیان تێکدا بوو. بەم شێوە بیر لەوە کراوە کە پێویستە پەیامبەرێک بۆ ئەم دۆخە بنێردرێت
هەر بۆیەش خوا لە هەر 100 ساڵێکدا پەیامبەرێکی بۆ ئەوان دەنارد، بەڵام ئەوان پەیامبەرەکانیشان دەکوشت. لە ماوەی 12000 ساڵدا 120,000 پەیامبەریان کوشت. ئیبلیس کە سەیری ڕووداوەکانی ئەم کۆمەڵەی سەرزەوی دەکرد دەستی بەجوولە کرد، گەڕایەوە دنیا و ئامۆژگاریکردن کە ئەم کارانە ئەنجام نەدەن. بام شێوە یاسای بۆ دانان و لەگەڵ ئەمەشدا جنێکی ناسی بەناوی حوسرام. دواتر نزای کرد کە خۆ ئەم کۆمەڵەی بە سەختی سزا بدات گەر بێت و لەگەڵ یاساکان نەجوولێتەوە. بۆ ئەم مەبەستەش دەیویست خۆی سەرپەرشتیان بکات. هەرکە ڕێگە پەیدانی پێدرا بۆ ئەنجامدانی ئەم کارە لەگەڵ سەربازەکانی خۆی دابەزیەوە سەرزەوی و جەنگێکی تۆقینە ڕوویدا. لە کۆتاییدا شارستانی کۆنی جنەکانی لەناو برد، لەگەڵ کۆمەڵێک لەوانی کە لە ڕەچەلەکی خۆی بوو گەرانەوە سەرزەوی و نیشتە جێبوون. ئیبلیس ئەو کێشانێکە جنەکان بۆیان دەبرد بەدات پەروەری چارسەری بۆ دەکردن. پێتر جنەکان ناویان لەو نابوودا دۆر. دواتر فریشتەکان لەخوا پارانەوە کە ئەو بهێنێتە ناو ئەوان. خوای گەورەش هەنگاو بە هەنگاو ئەوی بەرەو سەرەوە برد. سەرەتا بەرز بووە بۆ ئاسمانی دووەم، دوای ئەوەش بەرەو ئاسمانی حەوتەم واتە گەردوونی حەوتەم ڕۆشت، و لە کۆتایی ئاسمانی حەوتەمدا گەیشت بە بەهەشت. خوای گەورە ئەرکی پاسەوانیکردنی بەهەشت و خەزێنەداری پێیدا. نازناوەکەی لە بەهەشت ئازازێل بوو، لە ئاسمانەکانیش دەسوڕایەوە، نازناویش لە ئاسمانەکان حاریز بوو، هەروەها ببوو بە فەرمان ڕەوای زەوی. هەموو شتەکان تا ڕۆژی دروستبوونی مرۆڤ بە جوانی دەڕۆیشت. لەو کاتەوەی کە خوای گەورە مرۆڤی لە قوڕ دروست کرد، ئازازێل لە بەرامبەر مرۆڤ ڕق و کینی لە دڵی دروست بوو. بە جۆرەی ئەم بوونەوەرە واتە مرۆڤ هیچ پێویستی نەدەکرد دروست بکرێت. لەگەڵ ئەوەشدا فریشتەکان بە خوای گەورەیان وت: ئێمە کە هەمیشە تۆ دەپەرستین و فەرمانەکانت جێبەجێ دەکەین، دەتەوێت دروستکراوێکی تر دروست بکەی کە لەوێ خوێن بڕێژێت و شەوی بنێتەوە. ئەمە لە قورئانی پیرۆزشدا باسی لێو کراوە، بەڵام ڕق و کینی ئازازێل دەگۆڕا بۆ تووڕەیی. ئینجیلی بارنەباس بەم شێوەیە کەوتنی ئازازێل باز دەکات. ئەوانەی لە دەوروبەری پەیامبەر عیسا بوون وتیان: ئەی مامۆستا، بۆمان باز بکە کە شەیتان چۆن تووشی خۆ بەزلزانی بوو، چونکە ئێمە تەنها ئەوە دەزانین کە ئەو ڕێزی لە مرۆڤ نەناوە و بەردەوام خراپە بۆ مرۆڤ دەهێنێ. پەیامبەر عیساش وەڵامیان دەداتەوە: خوا هەسارێکی دروست کرد بوو و بۆ ماوەی 25,000 ساڵ بێ ئەوە شتێکی لەگەڵ بکات هەر بەو شێوە لێگەڕابوو. شەیتان کە بوو بە سەرۆکی بەشی فریشتەکان بە فریشتەکانی وت: خوا مرۆڤ دروست دەکات، بە ئێمە دەڵێت ڕێزی بۆ بنوێنن. لەبەر ئەوەی کە ئێمە ڕوحین و بۆ زەوی گونجاو نابین، ئەوان دەکاتە شوێنگرەوەی ئێمە. بەم شێوێ فریشتەکانیشی تووڕە کرد، بەم شێوێ زۆرەکیان خۆیان جێهێشت. لەگەڵ ئەوەشدا ڕۆژێک کە تەواوی فریشتەکان کۆ ببوونەوە، خوای گەورە فەرمووی: ئەوەی کە من بە خوای خۆی دەزانێ، با یەکسەر ڕێز لەم نیشتە جێ بۆی زەوی بگرێت. ئەوانەی خۆیان خۆش دەویست یەکسەر سەر ڕێزیان دانەوەند، بەڵام شەیتان و ئەوانەی کە وەک ئەو بیریان دەکردەوە وتیان: ئەی خوا، ئێمە ڕوحین، بۆیە دادپەروەرانە نییە ئێمە ڕێز لەم قوڕە بگرین. هەرکە شەیتان ئەمەی وت، شێوەی گۆڕدرا و زۆر ناشرین و ترسناک دەرکەوت، و ئەوانەی کە بە دوایەوە ڕۆشتن بەو شێوە ناشرین بوویەوە. ئەو جوانەیە کە خوای گەورە لە کاتی دروستبوونیان پێیانی بەخشی بوو لیانی سندەوە. لەو کاتەدا کە ئەو فریشتانی سەریان دانەوەندە بوو، سەریان بەرز کردەوە و کە بینیان شەیتان و ئەوانەی لەگەڵی دەڕۆن، شەیوان زۆر ترسێنەر و تۆقێنەر بووە، ترسان و سەریان نزم کردەوە. دواتر شەیتان وتی: ئەی خوایە، بەبێ هۆم منت قێزەون کرد، بەڵام من بەوە رازیم، چونکە من دەمەوێت هەموو فەرمانەکانی تۆ جێبەجێ بکەم. ئەوانەی کە لەگەڵ شەیتان بوون بە شەیتانیان وت: بەو مەڵێ خوایە ئەی ئیبلیس، خوای ئێمە تۆی. دوای ئەوە خوا بۆ فریشتانەی کە لەگەڵ شەیتان ڕۆشتن وتی: تەوبە بکەن و من بە خوا و دروستکەری خۆتان بزانن. ئەوانش وەڵامیان دایەوە وتیان: ئێمە لەبەر ئەوەی کە ڕێز لە تۆ دەگرین تەوبە دەکەین، چونکە تۆ دادپەروەر نی، بەڵام شەیتان دادپەروەرە و بێتاوانە و خوای ئێمەیە. دوای ئەوە خوا فەرمووی: لە لای من دوور بکەونەوە ئەی نەفرین کراوەکان، ئیتر لەسەر ئێوە هیچ بەخشندە یەکم نییە. ئەو کاتێک کە دەڕۆشتن شەیتان ڕووی کردە دنیا و تفێکی تێکرد. هەر بە جۆرەی ئەم ئینجیلەوە بێت، دوای ئەوەی کەم نازناوی پێدرا لەلایەن شوێن کەوتەکانی، وتی: دەڕۆمە سەرەوەی ئاسمانەکان و تەختی خۆم لە سەروی تەختی خواوە دادەنێم و لەسەر شاخە جوانەکانش دادەنیشم. دەڕۆمە سەرەوەی هەورەکان، خۆم وەک خوای گەورە دەکەم. ئەم قسانەی ئەو بۆ هۆی ئەوەی کە لە ناوچەی بەهەشت جەنگێک بەرپا بێت. دووبارە لە ئاەتێکی تری ئینجیل جەنگی نێوان شەیتان و فریشتە میکائیل باس کراوە و لە زۆرێک لە تابلێتەکانی سۆمەڕ و میسری کۆندا وێنەی ئەم جەنگە کێشراوە. جەنگەکە لە ناو بەهەشت دەبێت. میکائیل سەر دەکەوێت و ئەو فریشتانی کە لەگەڵ شەیتان بوو لە بەهەشت دەریان دەکات.
ئەو جەنگەی کە لە نێوان شەڕی میکائیل و شەیتان ڕوویداوە بەم شێوە باسی لێو کراوە. لە ئاسماندا جەنگێک بەرپا بووە لە نێوان میکائیل و فریشتەکانی لە دژی ئەژدیها و فریشتەکانی. میکائیل سەرکەوت و ئەژدیهایان دەرکرد. بەم شێوەیە ئیتر ئەوان لە ئاسمانەکان شوێنیان نەبووە و شەیتان کە بوو بە ئەژدیهایەکی گەورە لەگەڵ هەموو شوێن کەوتۆکانی دەرکران. ئەمە بۆ هۆی ئەوەی کە ببێتە هۆی ئەوەی بێتەوە ئیبلیس. دواتر وای کرد ئادەم لە باخچەکەی دەربکرێت. دواتر گەڕێنڕایەوە بۆ سەرزەوی و لەوێشەوە بۆ شێئۆڵ نێردرا واتە دابەزێنرا بۆ شوێنێک کە لە شێوەی دۆزەخ بووە. دواتر کە ئەم هەموو شتەی بەسەرهات کەمێک گۆڕانکاری بەسەرهات. دوای ئەوش ئەو کاتێک کە ئیبلیس لەسەر شێوی مرۆڤێک هات بۆ لای پەیامبەر موحەممەد صلی الله عليه وسلم بە جۆرەی باسکردنی موساویەکان بێت پێش ڕوودانی تۆفانە بەناوبانگەکەی پەیامبەر نوح مرۆڤەکان زۆر خراپەکار بوون. خوای گەورە زۆر لەم دۆخە تووڕە بوو. دوو فریشتە بەناوی شەمحەزایی و ئازاز بەخوایان وت ئەی گەورەی کائینات ئەو کاتێکە دنیا دروست کرد ئەی بە تۆمان نەوت بوو کە ئەو مرۆڤەی زۆر گرنگی پێدەدەی چ جۆرە بوونەوەرێکە؟ لە بەشی هەشتەمی کتێبی هەنووک نووسراوە کە مرۆڤەکان لەناو دەچوون. ئەو کاتش کە لەناو دەچوون هاواریان دەگەیشتە ئاسمانەکان. هۆکاری ئەمەش بۆ ئەوە دەگەڕێنڕایەوە کە فریشتە کەوتۆکانن. لە چەندین دێرش دەهاتووەکە شەمحەزایی و ئازازی هۆکاری ئەوە بووە. ئازازی مرۆڤەکانی فێری دروستکردنی چەقۆ و ڕوم و قەڵغان کرد. شەمحەزاییش مرۆڤەکانی فێری جادو کرد. بەم شێوەیە خراپەکاری زیادی کردووە و بەڕێژێکی زۆر زینا کراوە. بەم شێوەیە مرۆڤەکان سونووری خۆیان بەزاندووە. لە بەشی دەیەمدا خوای گەورە فریشتە ئۆریەلی بۆ لای پەیامبەر نوح دەنێرێت و دەڵێت بەناوی من پێی بڵێ خۆت بشارەوە وە کۆتایی ڕووداوەکان بەو نیشان بدە چونکە دنیا لە ناو دەچێت. تۆفانەکە دێتە سەرزەوی و هەموو ئەو شتانێکە لە سەرزەویدایە لە ناو دەبات. نوح فێر بکە کە چۆن خۆی لەم تۆفانە ڕزگار بکات و بۆ ئەو دنیای کە دوای تۆفانەکە دێت خۆی ئامادە بکات. دواتر فریشتە ڕەفائیل دەستپێرێت و بەم شێوی فەرمانی پێدەکات دەست و قاچی ئازازێل ببەستەوە و ئەو لەناو تاریکی دابنێ لەناو بیابانێکدا چالێک بکەوە و ئەو لەوێ دابنێ سەریشی بە بەردی گەورەدا بپۆشە با بە تەواوی سەریدا بپۆشێت و تا هەتایە لێوێ بمێنێتەوە ڕوخسارشی ببەستەوە تا ڕووناکی نەبینێت. لە ڕۆژی دواییدا ئازازێل دەخرێتە نەو ئاگرەوە بەهۆی ئەو شتانی ئازازێل فێری مرۆڤەکانی دەکرد تەواوی دنیا تووشی خراپەکاری بووە. لەبەر ئەوە تەواوی تاوانەکەم بخەسەر ئەو. خوا فەرمانشی بە فریشتەی ڕۆحکێشان کرد و پێیوت بڕۆ ئەو منداڵانی کە لە پەیوەندی ناشەرعی هاتوونەتە دنیا و ئەوانەی کە تۆی خراپەکاری دەچێنن هەموویان لەوێ دەربهێنە و وایان لێ بکە دژایەتی یەکتری بکەن و یەکتر لەناو بن چونکە کاتێکی زۆریان نەماوە. لە شوێنێکی تردا لە کتێبی کابالا باز دەکرێت کە شەیتان لە شوێنێک بند کراوە. باشە شوێنەکە کوێیە؟ قوڵایی زەوی بەشی حوتەمی ناوی ئۆتیبایە. قەومێک هەیە لەوێ ناوی جوسومە هەمویان باڵایان کورتە. لە ئێستادا شەیتان لەگەڵ کۆمەڵەکەی لەوێ بند کراوە بەخۆی لەسەر تەختێک دانیشتووە. شوێن کەوتوانی بەڕێز لە بەردەمی وەستاون و باسی پلان و فیتنە و فەسادی بۆ دەکەن کە لە دژی مرۆڤەکان بەکاری بهێنن ئەوەی کە بتوانێت گەورەترین و بێویژدانترین فیتنە دروست بکات پلەی بەرز دەکاتەوە و لە نزیکی خۆی دادنێت. بە جۆرەی تەورات بێ شوێنی ئەو لە شێئۆلە. شێئۆل شوێنێکە کە تاریکە و بە سێبەردا پۆشراوە. لە لای سۆمەرەکانش ناوی ئەم شوێنە ناوی کوڕە. هەر بە جۆرەی سۆمەرەکان بێت سێبەری هەموو مرۆڤێک کە دەمرێت دەڕوات بۆ ئەم شوێنە. ئیبلیس لەبەر ئەوەی کە ڕێز لە مرۆڤی نەناوە نەفرینی لێکراوە و دەرکراوە. دواتریش داوای لە خوا کردووە تا ڕۆژی قیامەت مۆڵەتی پێ بدات تا ئەو کاتە هەلێکی بەدەستکەوتووە کە مرۆڤەکان لە خشتە ببات. لە توانایدا هەیە کە بڕاتە ناو مێشک مرۆڤەکان و گومانی بۆ دروست بکات بەڵام ناتوانێت بە زۆر وا بکات مرۆڤێک خۆی کافر بکات. بۆ مرۆڤەکان وا نیشان دەدات کە عیبادەتەکان سەخت و دژوارن و شتا قەدەغەکراوەکانش بە خۆشی بەخش و جوان نیشان دەدات. بە جۆرەی یەزیدیەکان بێت لەبەر ئەوەی کە خوا میهرەبان و لێخۆش بووە پێویست ناکات عیبادەتی بۆ بکرێت بە پێچەوانەوە. دەبێت مەلیکە تاوز بپەرسرێ تا لە خراپەکاری بەدوور بن. بە جۆرەی ئەو بیرکردنەوانەی یەزیدیەکان کە هەمان بیرکردنەوە سەتانیزمەکانە شەیتان خراپەکار نییە و زەوی بە دیاری بە شەیتان دراوە و دەبێت ئەو بپەرسرێ. بە جۆرە شەیتان هەموو شتێک نواندنە. ئەم بیرکردنەوە شەیتان لە کتێبی سەجرەتول کوب مەحیەدین ئیبن عەرەبیەوە هاتووە. لەم کتێبە نووسراوە بە هەڕەشەکردنی فریشتەکان شەیتان خۆی بە پەیامبەر موحەممەد صلی الله عليه وسلم نیشان داوە. لەو وەڵامەی کە بە پەیامبەری داوە بەم شێوەیە قسە دەکات: یا رەسوول الله، کارەکان بە جۆرەی حوکمەکانەوە ڕێکراون. ئەو قەڵەمەی کە بریارەکان دەنووسێ وشک بۆتەوە
ئەو کارانەی کە تا قیامەت دەبێ ڕوو بدەن هەڕوو دەدەن. ساتانیزمەکان بەم شێوە بڕوا بە هەموونی خوا دەکەن، بەڵام شەیتان دەپەرستن. بە جۆرەی ئەوان خوا لە کۆتاییدا لە هەمووان خۆش دەبێت و بە خۆشیان سزا وەرناگرن. بە جۆرەی خۆیان هەم چێژ لە دنیا وەردەگرن، هەم لە قیامەتدا سزا وەرناگرن. ئەوانەی کە بەم شێوەیە بیر دەکەنەوە، خوای گەورە لە قورئاندا بەم شێوەیە پێیان دەڵێ: ئەی بەنی ئادەم، ئەی من بە ئێوەم نەوت کە بە دوای شەیتان مەکەون و ئەو دوژمنی ڕاستەقینەی ئێوەیە. ئەوان وازیان لە خوا هێنا و شەیتانیان بە دۆستی خۆیان زانیەوە، هەروە پێیان وایە کە ئەوان هیدایەت دراون. لە کۆتایشدا ناو و لینکی فیلمێکتان بۆ دادەنێم کە سەبارەت بە شەیتان دەرهێنراوە و ناوی فیلمەکەش پارێزەری شەیتانە کە لە ساڵی 1997 دروست کراوە. هیوادارم سەیری بکەن و ورتر ببینن کە شەیتان چۆن کارەکانی ئەنجام دەدات. گەربێت و بتانەوە بەگشتی باز لەو فیلمە بکەم، ئەوە لە کۆمنت بنووسن و ڕێژەی لاک و کۆمنتەکانی ئەم ڤیدیۆیە بگەینن با 3000 ئەو کات ڤیدیۆکەتان بۆ ئامادە دەکەم. چونکە فیلمەکە وتەی زۆری تێدایە، ئەگەری هەیە کە لێ تێنەگەن و نهێنی زۆر وردی تێدایە. لەبیرتان نەچێت کەناڵەکەم سابسکرایب بکەن تا بەردەوام بین. هیوادارم ڕێژەی سابسکرایبەکەم بەرز بکەنەوە بۆ ئەو ئاستەی کە خۆتان دەتانەوێت.